يعني ئەتوانم بڵێم زیاتر لە 2 ساعت لێرە يعني بەڕاستی ئەمە بێڕێزیکردنە. ئارە وەڵڵا وشەڵا یەکەم تەسمیم نەکردە یار ناتایم بۆ مەعاشەکەمە ناڕەحەت بووی. وڵای نازانم چی بڵێمەوە هەموو کەس هیلاکە گەرمایە ئیتر تۆ ئەگەر گەرما نەخۆشیادی بۆم بەرگەرمایە نەخۆشییان نایخواخواتە مچەکەت وەرگری بڕۆیتەوانێ. جارێک هەوێکم تەسمین کرد و دوایی ناویان خوێنمەوە زۆر بێزارم وەرم گردۆ ڕۆیم و جارێکی تراتم بە عەمەل نەهات. 2 مانگ بەسەریشەوان وەرمان نەگردە وەڵا خەڵە باڵغ بۆ ئەی چۆنە ڕەوەڵا نەبینی حاڵ خەڵک چۆنە. وەڵی 3 ڕۆژاتم آخر ڕۆژەکە لە ئێستا خەلە باڵغی نەخۆش. ئێمە ناوەسینە سەرێ بەرەوەی لە ژوورە کورسی لێ چنگ لەسەر کورسەکان دانیشین و ئەندێک خەڵکیش بۆ خۆی حەزی لە قەرەباڵغێ منێکەسێ خۆی حەز لە قەرەباڵغ ئەرە قەناعەتت بێ ئێستاوە زۆربەی وەستاوە خۆ من ئێستا سەرم نی ئێم بۆ خۆم لێرە وەستاوە گوناهیە بێت چێ خۆم قەرەباڵغێکم دروست کردەوە هەفتەی پێشوش موچەیەک ماوە گرم مەگەر وەڵا گەروا بڕوا زۆر باشە موچە ئاوا زوزوبێ بەڕاستی باشە بەڵام ئەگەرم خەڵکە تەحمل بکات لەگەڵ وەزەکەی ئەو لەگەڵ وەرگردەکەیت پێم وانە کۆمەڵەشت هەیە دروست بێت یعنی مەشاکیل و بۆ هەم بۆ متەسیبەکان و هەم بۆ دایرەکە ئەمانە خەڵک بە ئیسلاحەت یعنی بێت ئەو قەرەباڵغەکە نەکاتوانێت بۆ خۆی وەری بگرێ و نییە بە ئیسلاحەتیش بڕاتەوە بۆ ماڵەوە پاڵپاڵانەشی لاوێیتن. خێزان شەید و ئەنفالە بێ ئەوە قابلێتی ئەی چۆن هەزاران خەڵک تووشی ئەو ناڕەحەتی و ناخۆشی و گەرما و سەرما و ئیمڕۆتی بەیانیتێ ئێستاش ئەو وەزارەتی دارایی عێراق نەبووایە چاوش و بەمە ناکەم خوێنەوەڵا بەشی ناکات یان نەخۆشی هەبێت یا ئەگەر یەکێ 200,000 بێ 200,000 چییە بیدا بچی ناوەڵا بەشی نایکە بە هەموو کەسێک ئەڵێم ئەگەر هەر کەسێک دەستی گەیە دەسەڵات ئەگە وەگەم دەسەڵاتی داوای دەسەڵات نەکات چونکم نامانەوێت ئێستش ئاوا کورە با قەری چی گاڵتەمان پێەکەن من بە گاڵتە چێم حکومەتە بۆیە ئەمە دۆخی کە سوکاری شەهید ئێستەکەی بینی ڕاستە هەفتەی پێشوو موچەیەک وەرگیراوە بەڵام دوای 2 مانگ ئەوەی ئێستا کە هاتووە نیشانەی ئەوەیە باوەڕی بەم دەسەڵاتە نییە خەڵک باوەڕی بە پارتی و یەکیتی نەماوە بە گۆڕان نەماوە بە تەواوی حزبەکان نەماوە بۆیە خەڵک دێڵێ نەکات لە پرۆبلێم پارە نەماوە ببێ بە ڕاکردن و موچە نەمێنێ ئەوە شێوازی دابشکردنی موچەیە بەداخەوە کە سوکاری شەهیدان ئاوە پاداش دەکرێنەوە هەنی خەڵکێک بە تەمەەن بێت نایە بۆێرە من خۆم شخصی دایکم لە بەرەوەی نەخۆشە ڕێگەی پێ نادەم بێت بۆ ئێرە ئامادەم خۆم بێم 2 ساعت لێرە بۆستم بەم وەزراوە چووکە بۆ لەوانێ من تەحملێکی باشترمە بێ بەڵام دایکم بێت لەگەڵ ئەو وەزعی کە لێرێ هیلاکە بێ و ماندووە بێ خەفەتیش بۆ ئەو ڕۆژانە ئۆکە کە سوکارەکەیان هەنفال بوون کە سوکارەکەیان شەهید بوون قوربانیاندا بۆ ئەم وڵاتە بەداخەوە کۆمەڵک سەرگردە داهاتەکانە بن خەڵک جەژنە و پارەی پێ نییە و ئەوە تقریبان ماوەیەکی زۆرە مەعاشۆر نەگیراوە ئەم 2 مەعاشش وەرگیراوە و کوای لە پرابلێژنیان بۆیە ناویشتێکی ئەوە نەخۆشە بەڕاستی.